سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز ناوڕۆتۆفیقم لە قێبشەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر زەمینەسازی بۆ دەستورێکی پەسەندکراوی گەل. لێسادا هەموو ئاراستەکان بەوەیە کە بە گەرموگوڕی قساکرێت لەسەر دەستوری هەرێمی کوردستان. لە پێش هەمویانەوە زەمینەسازی بۆ دەستوری هەرێمی کوردستان و چۆنێتی نووسینەوەی دەستورەکە کە بە تەوافق بێ لە نێوان سەرجەم لایەنەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆژ لە شاری هەولێر کۆنفرانسێک بە ناونیشانی یەکریزی و دەستور سازکرا کە زۆرینەی سەرکردەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەوێ بوونیان هەبوو و لە پانێڵە جیاجیەکاندا سەرجەم سەرکردەکانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بیر و بۆچوونی خۆیان لەسەر نووسینەوەی دەستور و یەکریزی و تەبایی لە نێوان هەرێمی کوردستان خستە بەرباس. بۆچوونەکان جیاواز بوون، ئاراستەکان جیاواز بوون، بەڵام سەرجەمیان لە جێگایەکە یەکیان دەگرتەوە کە ئەویش یەکریزی لە پێش هەموو شتێکەوەیە و پاشان دەستور بۆ هەموو گەلی کورد بەبێ جیاوازی دەستورێکی هاوسەنگ بێ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سیروان حەمەڕەشید چاودێری سیاسی کە لە سوێدۆ لەگەڵمایە. کاک سیروان بەخێر بێ، سوپاس دەکەم. هەروەها کاک شەماڵ عەبدوڵڵا ڕایۆژکار لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیشیان لە شاری هەولێر میوانمان. کاک شەماڵ ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، دیارە هەمومان نەزانین یعنی ئەم جۆرە کۆنفرانس و کۆبوونەوانە بۆ ئێستای هەرێمی کوردستان گرنگی و سوود و جێی تێڕامانێکی گرنگە لەلایەن سەرجەم لایەنەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ئەو کۆنفرانسی کە ئەمڕۆ لە شاری هەولێر بەڕێوە چوو بە ڕوئیای جەنابتان بۆ ئەم قۆناغی هەرێمی کوردستان تا چەندە گرنگە؟ شەوتان باش. سپاس. دیارە دەستور بەداخەوە ئێمە لە مەسلەی دەستور زۆر دواکەوتین و ئێستا ئەگەر بەراوردی بکەیت لە ساڵی 92ەوە دەتوانین بڵێن بواری ئەوە هەبوو کە ئێمە هەوڵی ئەوە بدەین دەستورێک بۆ خۆمان گەڵاڵە بکەین. بە تایبەتیش دوای ئەوەی کە ڕژێمی دیکتاتۆری بەعزڕوخا لە 2003ەوە دەبوا ئێمە لەو کاتەوە پەلەی لێ بکەین بۆ ئەوەی کە دەستورێک بۆ خۆمان بنووسینەوە. بەداخەوە ئەم مەسەلانە بەهۆی ئەو هەموو کێشە ناکۆچیانەی کە لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستاندا بوونی هەبوو، ئەم مەسەلەیە دواکەوت و ئێستا تەمەشا دەکەین هەتا ئێستاش ئێمە هەر نەبووین بە خاوەنی دەستوری تایبەتی خۆمان کە لە دەستوری هەمیشەیی عێراقدا دەستوری فیدرالی ئێستای عێراق لە مادەی 120 ڕێگای بەوە داوە کە هەرێمی کوردستان ببێت بە خاوەنی دەستوری خۆی، واتە هیچ ڕێگریەک نییە بە پێی دەستور کە ئێمە نەتوانین دەستورێک بۆ خۆمان وەکو هەرێم بنووسینەوە. بەداخەوە چەند هەوڵێک دراوە بەر لە ئێستا هەوڵەکان هیچیان نەگەیشتن بە ئاکامێکی باش. دوو جار لە پەرلەمان هەوڵی ئەوە دراوە گەڵاڵەی پرۆژەی دەستوریە کراوە، بەڵام بەداخەوە یەکێکیان بە نیوەچلی بەجێهێشتراوە لە خولی پێشوو و ئەوەی تریش کە تەواویش کرا، بەڵام بەداخەوە نەکرایە ڕیفراندۆم بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنجی لەسەر بدات. خۆی کاک شەماڵ ینی پرسیارێکی گرنگ لێرایەتە پێشەوە ئەوەی کە لە پێشتر جەناب داماژەی بۆی کرابوو ئەمانە زەمینەسازی ئەم کاک شەماڵ جۆ لە دەنگی منە بڵێن ناتەبایی و نەبوونی یەکریزی لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان ئەم واقعی دروست کردووە و تا ئێستاش بەردەوامی هەیە و بەداخەوە ئێستا ئێمە لە واقعەکە مەسلەی دەستور دەهێنینەوە پێشەوە سەرەڕای گرنگی و بایەخی دەستور، بەڵام بەداخەوە ئێمە مەسلەی تەبایی و یەکریزی و دروستکردنەوەی متمانە لە نێوان هێزە سیاسیەکان لە ئەو پەڕی خراپیدایە بە جۆرێک کە هێزە سیاسیەکانی ئێستای کوردستان و لە پێش هەمووشیانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە هێزی سەرەچین بەداخەوە هەتا ئێستا ئەو بوارە نەڕەخساوە کە بکرێ
ئێمە هەنگاوی باش بنێ و هیوادارین لێپسراوانی هێزە سیاسیەکان کەسانی یەکەم لەو هێزە سیاسیانە بوار بڕەخسێنن بۆ ئەوەی بتوانین ئێمە ببین بە خاوەنی دەستورێکی خۆمان بۆ ئەوەی پێشێلکاری بەرامبەر بە دەستور نەکرێ و دەستور ڕێگایەک دابنێ بۆ هەموو ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستاندا دەردەچن. ئەمەش بەوە دەبێت کە لە سەرەتا وەکو جەنابی شت باست کرد یەکریزی گرنگی خۆی هەیە هەتا یەکریزی نەبین هەتا تەبا نەبین هەتا متمانە بۆ یەکتر نەجێڕینەوە من بە دڵنیایی دەڵێم ڕەنگە ئەوەش ئاکامی ئەم هەوڵانێش ئەم جارەش بە ئاکامی پێشتر بگات و نەتوانین دیسان ببین بە خاوەنی دەستورێکی خۆمان. باشە دەست خۆشکاک شەماڵ دوای دێمە خزمەت جەنابەت کاک سیرۆ حەمەڕەشید چاودێری سیاسی. ئەمڕۆ ینی بەڕاستی لە کۆنفرانسەکەی شاری هەولێر کە لەژێر ناونیشانی یەکریزی و دەستور کە بۆ سەرجەم لایەنە سیاسیەکان ساز کرا بووە سەرکردی سەرجەم لایەنە سیاسیەکان لەوێ بەشدار بوون ینی هەموو بە هەنگاوێکی گرنگ لە قەڵەمیانەدا بۆ هەم زەمینە سازی یەکریزی لە نێوان لایەنەکان هەم بۆ لە داهاتوودا بۆ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان. وەکو کاک شەماڵ عەبدوڵڵا ژاماژەی پێدا تا چەندە گرنگە ئێمە لە سەرەتادا ینی یەکریزی بچەسپێنین لە ناو لایەنەکانی هەرێمی کوردستان و لە نێو کۆمەڵگەی کوردی و متمانە لەلایەن هاوڵاتیان و بجێڕینەوە بۆ ئەم لایەنانە و بۆ حکوومەت دواتر ئێمە بیر لەوە بکەینەوە کە دەستوری هەرێمی کوردستان چۆن بنووسرێتەوە. بەڕای جەنابتان ئەمە چۆن نەبین؟ کاکاوڕە سوپاس بۆ ئەم دیدارە بە بڕوای من دەستور ئێمە دەوێت پرسیار و پرسیار بکەین دەستور چییە و پێناسە بۆ دەستور بکەین و دەستور بایەخی گرنگی دەستور بۆ ژیانی حکومڕانی و بۆ دەوڵەتداری چییە؟ ئایا دەکرێت ئێمە خاوەنی قوارەیەک بین یان خاوەنی چوارچێوەیەکی حکومڕانی بین دەستورمان نەبێ؟ ئایا کە دەستور گرنگ و بایەخی خۆیە بۆ حکومڕانی و بۆ ڕێخستنی کاروبارەکانی حکوومەت و بۆ کۆکردنەوەی هەموو ئایدیا و بیر و باوەڕەکان و بەڕێوەبردننی حکومڕانی و ڕێخستنی حکومڕانی بۆ تا ئێستا دەسەڵاتی سیاسی با بڵێن یەکێتی و پارتی و ئەوانەی کە لە حکومڕاندا بوون بیان لەو نەکردەوە دەستورێک بنووسنەوە ینی ئایا بۆ ئێمە تا ئێستا خاوەنی دەستورنی جوانە ئەمە ینی کۆمەڵە پرسیاری گرنگە بەڵام لەوە گرنگتر ئایا دەستور بە ناتەبایی ئەکرێت یاخود ئەگەر یەکریز نەبین ئەکرێت؟ خۆی دەستور زامنی پاراستنی یەکریزی دەبێت بێتە زامنی پاراستنی یەکریزی هێزە سیاسیەکان دەبێت هەموو ئەو ململانی و ناوکۆکیانە یەک بخایان چارەسەر بۆ ناوکەکان بدۆزێتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ماوەی 30 ساڵە ئێمە حکومڕانی دەکەین بە تایبەتی و کاک شەماڵ باسی کرد لە دوای ڕژێمی حکوومەتی عێراقیەوە سەدام حوسێنەوە کە لە 2003 دەبووە ئێمە خاوەنی دەستور بوونایە. ئێمە کاتێک باسی ئەوە دەکەین دەمانەوێت بەرەو دەوڵەتداری و بەرەو حکومڕانی و بەرەو کیانێکی سەربەخۆ ئەنگاو بنین بەبێ دەستور ناتوانین. یەکێک لە بنەمە ئەساسیەکانی حکومڕانی یەکێک لە خاستەکانی کە حکومڕانی پێڕنگڕێژ دەکرێت و دەسەڵاتەکانی پێدیاری دەکرێت دەبێتە زامنی پاراستنی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و دەبێتە چەترێک بۆ کۆکردنەوەی هەموو هێزە سیاسیەکان و دەستورە. بەڕاستی ئێمە بۆ ئەوی بتوانین ئێستاش نەچۆ بچێ بەڕاستی ئێستا ئەم هەنگاوێکی باشە و کارێکی باشە دەبێت ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دۆخی سیاسیەوە دەبێت زمینە سازی بۆ دروست بکەین بۆ خەڵکێنی. ئێمە بینیمان پێش 2009 لە خۆڵی 2 یان 3 بوو پرۆژە دەستوری هەرێم گەڵاڵە کرا و بەشێکی زۆری گەڵاڵەکە ویستان بیخەنە دەنگدانەوە بەڵام لەبەر ئەوەی تەبایی نەبوو لە ناو هێزە سیاسەکاندا یەکدەنگی نەبوو کۆدەنگی نەبوو هێزەکان دڵدۆنگ بوون بەرامبەر بە یەکتری بە تایبەتی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئەو کاتی هێزەکانی زووتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان نەتوانرا دەستورەکە بخێتە ڕێفراندومەوە لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن ینی دوای ئەوەی کە دراسی دەستورەکان کرد بوو دەستورەکە کەم و کورتی و غەوشێکی زۆری تیا بوو. دەستورەکە زیاتر وانووسرا بوو وا گەڵاڵەکرا بوو کە لە بەرژەوەندی چەند هێزێک یان لە بەرژەوەندی هێزێکی دیاریکراوە ئەم لێکدانەوەی جەنابەت ئەمان باتەوە بۆ ئەو خاڵی کە دەبێ ئێمە لە سەرەتادا تەبابین و یەکریز بین و هاوسەنگی لە نێوان پێکاتەکان پارێزین و دوجار دەستورەکە دەستوری گەل بێەوە بۆ گەل بنووسرێتەوە ئەو کاتێماتوانین ینی دەستورێکمان هەبێت و بیخێنە دەنگدانەوە گەل پەسەندی بکە. کاکاوڕێ دەبێت ئەو ڕوحیەت و عەقڵیەتی هەبێ بتوانێت کە مخاتەبەی هەموو هێزە سیاسیەکان بکە. بەداخەوە ئێمە کە پێشتر پارتی با بڵین پۆستی سەرۆکایەتی هەرێم لای پارتی بۆ جونگە ئەساسیەکانی حکومڕانی لای پارتی نەیتوانی ئەم مخاتەبەیە بەرامبەر بە هێزە سیاسیەکان بکە. بەردەوام لە سۆنگە و لە ڕوانگەی
ینی لەگەڵ ڕێزم لوودبەردی و غروریەوە دەیڕوانی هێزەکانی تر وەکو وەکو ئەوان هێزی یەکەم و وەکانی تر پاشکۆ بوون بە دوای هێز ئەوانەوە کە ئەمەش ئەگەر ئێمە هەر هێزێک هەڵگیری ڕوحێتی نیشتیمانی بێ خەڵکی کوردستانیانی هەرێمی کوردستان بە مافەڕەوەکانی خۆی بکات و خاوەنی دەستورێک بێ و لە هەڕەشەی دەرەکی و لە هەڕەشەی ناوخۆی دوور بین دەبێ بەڕاستی ئەو کەسێک دەبێت مخاتەوەی هەموو هێزە سیاسەکان بکە و پێش هەموو شتێک دەبێت تەبایی و یەکریزی نیشتیمانی دروست بێ بۆ ریفراندۆم شکستیانە یەکێک لەو خاڵە ئەساسیانەی کە نەتوانن ریفراندۆم شکست بێنێ کە ئەو پەڕی ناکۆکی لە تیابوو ئەو بوو کە یەکریزی نیشتیمانی نەبوو دڕدۆنگیەک هەبوو لە ناو هێزە سیاسەکاندا کۆدەنگی نەبوو لەسەر ئەنجامدانی ریفراندۆم کەواتە بۆ دەستوریش ئەبێ ئیلا ئەو کۆدەنگیە دروست کرێ ئەنجاتوانی بۆ هەر هەنگاوێک بەتایبەتی بۆ دەستور کاکە هاوڕێ بەتایبەتی بۆ دەستور خاڵی بەهێز و خاڵی ئەرێنی ئەوەیە کە دەبێت بۆی دەستورێکی سەرکەوتومانە بێ بۆی بتوانێت خەڵک لە 1970 بۆ 90 دەنگ لەسەر ئەو دەستورەداوە بە دەستوری خۆی بزانێت و بە زەڕورەتی ژیانی خۆی بزانێت ئەبێ کۆدەنگیە بێت تەنانەت نەک لە ناوێ سیاسەکاندا لە نێو گروپە کۆمەڵایەتیەکاندا ئەبێ خەڵک ئاشکەیتەوە ئەبێت تۆ خەڵک ئاشکێت و دوو ڕۆژکە تۆ خەڵک دەنگ بە دەستورەکەدا بە بەڵێ تۆ دەبێت خەڵک ئاشکەیتەوە ئەوش لە ڕێگای ئەوە چ دەبێت کە بەڕاستی چاکسازی بکرێ و دادپەروەری بکرێ و حکومڕانی ڕەشید پێشکەش بکرێ و لانی کەمی خواستەکانی خەڵک دەستەبەر بکرێت. دوجار ئەو ئازادی و دیموکراسیەشی کە هەیە کە ئێمە زۆر جار شانازیمان پێوە کردووە و وڵاتانی دنیا و بە تایبەتی ینی کۆمەلگای نێودەوڵەتی بە چاوێکی ینی ئەرێنیەوە سەیری ئەم جۆرە هەنگاوانی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردو نابێ بخێنە ژێر پرسیارەوە بەڕاستی. بەڵێ خۆی دەستور ینی دەستور ینی دەستور خاڵی بەهێزە بۆ پاراستنی ئازادیەکان. ئێمە بەڵام دەبێت دەستور ئێمە بزانین زەمینەی بۆ خۆشکەین. ئێمە کۆمەلگایەکین لەگەڵ ڕێزمە هێشتا ئێمە کۆمەلگایەکی ینی ئاین زاڵە بەسەر بیرکردنەوەی ئێمەدا ینی بیرکردنەوەی خێڵ زاڵە بەسەرماندا تا ئێستا نەمانتوانی و ئەگە ئێمە لە ڕوانگەی کۆمەڵناسی سیاسیەوە دراسی دۆخی هەرێمی کوردستان و پێکاتی کۆمەڵایەتی و سیاسی بکەین دەبێت بەڕاستی ئێمە خوێندنەوەیکی ورد و ژیرانە بۆ زمینە سازی بۆ نووسینەوەی دەستوریان بۆ پەسەندکردنی دەستورێک کە ڕای هەموو پێکاتەکانی لەسەر بێ ڕای هەموو گەلی لەسەر بێ کە وە مافی زۆرینە وە مافی کەمینە وە مافی هەموو پێکاتێک تاک بە تاکی لەخۆگرت بێت. دەست خۆش کاک سیروان دێمەوە خزمەت جەنابەت کاک شەماڵ عەبدوڵایانی بۆ نمونەوەی ئەمڕۆ لە ناو کۆنفرانسەکەدا بینیمان بەڕاستی زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش کە ئەم جۆرە دیمەن و کۆبوونەوە و گفتوگۆیانە بین کە بەڕاشکاوانە سەرکردی لایەنە سیاسیەکان لەوێ لەبەر چاوی میدیاکانەوە قساکەن و گلەی و گازندەکان لە یەکتری ئاراستاکەن و دوجار ینی ئەمان نەخشە ڕێگەش دەخەنە بەردەم یەکتری بۆ ئەوەی کە هەریج نەبێ پێش ئەوەی کە ئێمە بتوانین ئامادەسازی بۆ نووسینەوەی دەستور بکەین ئامادەسازی و زەمینەسازی بۆ یەکریزی و تەبایی و ئەو خاڵانە بکەین کە کاکسیرۆن ئاماژەی پێدا لە ڕووی ئاشکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە دوجار دەستور بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنووسێتەوە ئەوان دەنگی پێدەن ئەوەی کەمڕۆ بینیمان لە ناو کۆنفرانسا توانین بڵین مای خۆشببختیە و ئەرێنیە بۆ هەنگاوەکانی داهاتوو بۆ نووسینەوەی دەستور و ئامانجانی دیکەی کامانێ پێ بگەین. بێگومان ئەوەی ئەوڕۆ گوێمان لە کەسانی سیاسی و باڵادەستی هێزە سیاسیەکانی کوردستان گرت بە دڵنیاییەوە جێگای دڵخۆشیە و دەتوانین بڵێن دەرگایەکە بۆ ئەوەی جارێکی تر مەسلەی جێڕانەوەی متمانە و تەبایی و یەکریزی لە نێوان لایەنە سیاسیەکان بێتەوە کایەوە بەداخەوە ئەوەی ئێستا دەیبینین لە نێوان هەندێک لەو هێزانە زۆر خەڵکی بەتایبەتی لەو ماوە خەڵکی زۆر نیگەران کردووە و خەڵک ناتوانێت لە حاڵەتی نیگەرانیە بیر لەوە بکاتەوە کە دەستور بێتە پێشەوە و دەستورێکی دادپەروەرانە بنووسرێتەوە. بەداخەوە ئەم واقعێکی تاڵە کە من باسی دەکەم کە هێزە سیاسیەکان بەم جۆرە تەعامل لەگەڵ یەکتر دەکەن و ئەگەر ئێمە تەماشای سوۆسیال میدیا بکەین تەماشا دەکەین لە هەموو شوێنێکە هەوڵی ئەوە لە کەدارکردنی یەکتر دەدرێ بە شێوەیەک کە بەڕاستی دوورە لە هەموو بەهایەک. بۆیە ئەمە ئەگەر ئەم هەوڵەی ئەمڕۆ دەتوانین بڵێن جۆرێکە لەوەی کە خاوبوونەوەیەک لەو مەسەلانە بێتەوە و هیوادارین ئیتر بە تەواوی ئەم مەسەلەیە کۆتایی بێ و بوارێکی لەبار بگونجێت بۆ ئەوەی بسازین بۆ ئەوەی بە تەواوی بتوانین
ئەم جارە ببین بە خاوەنی دەستورێک و ماف و ئازادیەکانی خۆمان تیادا ڕەچاو بکرێ بە شێوەیەک بێ دەسەڵاتەکان دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و دەسەڵاتی دادوەری جیا بکرێنەوە بە شێوەیەکی تەواوی و هەریەک بە پێی دەسەڵاتەکانی خۆی کارەکان بەڕێوە ببە وەکو کە هەموو وڵاتێک بۆ نمونە ئێستا لە کوردستاندا یەکێک لەوەی کە یاسا سەروەرنیە نەبوونی دەستورێکی دادپەروەرانەیە نەبوونی دەستورێکە کە بتوانێ ماف و ئازادیەکان دیاری بکە بۆیە لە کاتی بەڕێوەبردننی دەستور بڵێن بەڕێوەبردننی یاساکان شێوەیەک بڵێن دەتوانرێت پێشێلکاری مافەکانی هاوڵاتی بکرێت زۆر جاریشیانی کاک شەماڵ یاساکان دەتوانرێت بە ئارەزووی بکرێت بە ئارەزوو لایەنەکان دەستکاری بکرێت بەڵام ینی دەستور دایشی یاساکانە ئەو کاتە کە تۆکو جەناب بەدامەژی پێدی کە دەستور هەبێت هەندێک پێشێلکاری یاسایی ژنابێ بەڕاستی بە دڵنیاییەوە ئەگەر دەستور هەبێ تۆ کە ماف و ئازادیەکانی خۆت زانی بە پێی ماف و ئازادیەکان کە ڕەچاو کراوە لە دەستور مافە مەدەنی و سیاسیەکان مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان و مافە ڕەوشەمبیریەکان تۆ بە پێی ئەوە دەتوانی بڵێن ڕەچاوی هەموو مافەکانت کراوە بۆ ئەوەی هەنگاو باوێ و بە تایبەتی لە ئەو دەستورەی کە ئێمە ئێستا هەوڵی بۆ دەدەین بە شێوەیەکە کە دوجار دەخرێتە بەردەمی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە ریفراندۆمێکە پەسەند دەکرێت یان ڕەت دەکرێتەوە بۆیە ئەمە بڵێن شێوەیەکە لە شێوەکانی دیموکراسی دیارە دەستور بە کۆمەڵێ شێوە ئەگەر بگەڕێنەوە سەر کۆنەوە لە کۆنەوە دەستور بە کۆمەڵێ شێوە نووسراوەتەوە هەیە شێوەی کۆن شێوەی من هەبووە بۆ نمونە پاشایەک دەستورێکی نووسیوەتەوە و خۆی لێ بەبەری کردووە بەڵام دەستورەکەی بۆ خەڵک نووسیوەتەوە بەڵام دوای ئەوە مەسەلەن ئەوەش هەر شێوەیەکی نادیموکراسی مەسلەی عقد بووە لە مابینی بڵێن پاشایەک و ملەتەکە ئەمەش جۆرێک بەڵام هەنگاوێکی باشتر بووە دوای ئەوە بە شێوە دیموکراسیەکە مەجلیسی تەسیسی دروستکراوە بۆ نمونە کە لەلایەن خەڵکەوە دەنجی پێدراوە ئەو مەجلیسە تەسیسیە ئەو ئەنجومەنە بڵێن دامەزراندنی نووسینی دەستورەکە ئەمە ڕێگای پێدراوە بۆ ئەوەی دەستورەکە بنووسێتەوە بەڵام ئەوەی ئێمە ئێستا گرتومانەتە بەر ئەو ڕێیا کە ئەوە دەستورەکە بنووسێتەوە هەیئەتێک دروست بکرێ و دەستورەکە بنووسێتەوە دوجار بخرێتە ریفراندۆمی خەڵک و خەڵکی کوردستان دوابڕیاری خۆی لەسەر بدات کە ئەمەیان شێوەیەکی دیموکراسیە و دەتوانرێت خواست و ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستانی تێدا باشتر ڕەچاو بکرێ بەڵام گرنگترین شت ئەوەیە کە بە شێوەی سازان دەتوانین بڵێن لەو مەسلەیەی نووسینەوەی دەستور لە کوردستانە دوو فلتەری تایە یەکیان ئەوەیە کە دوای ئەوەی کە دەستورەکە دەنووسرێتەوە لە پەرلەمان بە 2/3 واتە بە 2/3 تێدەپەڕێت دەبێت نزیکەی 75 ئەندامی پەرلەمان لەو 111 دەنجی پێبدا لە حاڵەتی دووەم ئینجا دەخرێتە ریفراندۆمیشەوە کەواتە ئەمە شێوەیەکی زۆر گونجاوە بۆ ئەوەی هەم خەڵک و شار بکرێتەوە لە ماف و ئازادیەکانی خۆی و ئاگادار بێ لایەنە سیاسیەکانیش بتوان قسەی خۆیان بکەن و هێزێک بە ناوی زۆرینە و کەمینە نەتوانێ تێیپەڕێنێت و وەکو مەسەلە یاساییەکانی کە ئێستا خۆمان دەبینین زۆر جار بە 56 دەنجی تەواو بکە و لە 111 نیوە بگاتە 50 زائیدیەک و تێیپەڕێنێ ئەوەی دەستور ئێستا کە بە 2/3 دوابڕیاری لەسەر دەدرێ ئەمە کارێکی زۆر باشە و هیوادارین بە شێوەیەک لە شێوەکان ئەو حاڵەتانە بێتە پێش و بەرە و هەنگاوی باشتر بڕۆین و سازان لە نێوان هێزە سیاسیەکان باشتر بکرێ نەبێتە وەکو بڵێ مزایداتی سیاسی تەنها بۆ مەسلەی ئێستا پێش ئینتیخاباتە مەسلەی دەستور بێتە پێش و دوجار هیچ ئاکامێکی نەبێت دەبێت ئێمە ئەگەر دەستی پێ دەکەین دەبێت تا گەیشتن بە
ئەنجامێک هەوڵی ئەوە بدەین نهێڵین پاشەکشە لێ بکرێ وەکو دوو جاری پێشتر کە کراوە. دەست خۆش کاک شەماڵ بەڵێ کاک سیرۆ حەمەڕەشید ینی ئەو تا بۆ نمونە لەلایەن زۆرێک لە هەم هاوڵاتیان یاریمی کوردستان هەم لایەنەکان هەموو کەسانی کە چاودێرن بەسەر ڕەوش یاریمی کوردستان ینی مەترسی ئەویان هەیە کە دەستور جارێکی دیکە کە دەنووسرێتەوە بۆ نمونە سازانی تیا پەیڕەو نەکرێت یاخود تەوافقی سەرجەم لایەنەکانی تیا پەیڕەو نەکرێت یاخود جێگای ماف و داوای سەرجەم پێکاتە و کەمەنەتەوەکانی لە هەرێمی کوردستان تیا نەکرێتەوە یاخود ماف و ئازادەکانی تیا بەرتەسک نەکرێتەوە. گەرنتی چییە بۆی کە ئێمە توانین لە داهاتووە ئەم جۆرە سازانە لە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانە بێنی نەکایەوە بەڕاستی بڕەخسێنی خۆی بەپێی دەستور بەپێی ئەو پرینسی بە دوو جۆر دەستورمانە دەستوری نەرم و دەستوری ڕق ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبێت بزانین چ جۆرە دەستورێکمان دەوێت و خەڵک چ جۆرە دەستورێکی دەوێت ئێمە ئایا لە کوردستاندا زمینە لەبارە بۆی بتوانین دەستورێکی لە ئاست خواستەکانی خەڵکان لە ئاستی خواستە دیموکراتیەکانی خەڵکا بێ ئێمە بەڕاستی دەبێت بۆ نووسینەوەی دەستور بە پلەی یەکەم پشت بە پرینسیبەکانی دیموکراسی بەستی باش بین ڕاستە ئێمە کۆمەلگایەکی مسلمانین وە ئیسلام ینی دینی ئیسلام دینێکی ڕسمیەوە خەڵکی کوردستان لە 1970 بۆنەوەتی مسلمانە و دەبێت ئێمە حساب بۆ ئەوەش بکەین بۆ ئێمە تۆ تەنها بە کۆبوونەوەی حیزبێکیان بە کۆنفرانزاتی حیزبێک ناکرێت بە ئێمە بڵێن دەستور دەنووسینەوە ئەبێ ئەوان بێن لەگەڵ پیاوانی ئاینی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ئەکادیمیستان و شارەزانی بواری دەستور چین بەچین هەموو کۆ ببوونەوە ڕێی هەمووان وەرگن و ئەوان پرۆژە تەقدیمکەن و داخڵنیەک و کاک شەماڵشتی کۆمەڵە لیژانی بۆ پێگەێنرێت سەرەتا دوجاریانی کە ئەوان گەڵاڵەیەکەن دەخرێتە بەردەستی ئەو کەسانی کە لە بواری یاسا و ینی نووسینەوەی دەستوردا شارەزایانەیە ئەنجا دەنێرێتە پەرلەمان وایە نە ئەبێ ئەو لیژدانانە تعبیر لە ئیرادەی خەڵک بکە تعبیر لە خواستەکانی خەڵک بکە ئەو لیژانانە ئەوە نەبن کە لەسەر ئەساسی حیزبی و لەسەر ئەساسی پشکێنە دامنرێت لەگەڵ ڕێزم لیژنەی پێشوو لیژنەکانی پێشوو کە بۆ دەستور لەسەر پشکێنەی حزبداندا بوو خەڵکە بوو ئەلف و بێ لە دەستوردانە نە ئەزانی دانرا و بە ئەندامی نووسینەوەی دەستور کە ئەمە یەکێکە لە خەلە لە هەرە گەورەکانی کو دەبێ ئەزانی چی لە ڕوانگەی بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی نیشتیمانی و چوارچێوەی هەرێمەوە خەڵک دیاری بکرێت و ئەندامانی نووسینەوەی لیژنەی دەستور دیاری بکرێت بەداخەوە لە کوردستاندا هێشتا ئێمە لەسەر ئەساسی پشکێنەی حیزبی و لەسەر ئەساسی ئەم حیزب و ئەو حیزب بوو لەسەر ئەساسی دیاریکردنی تا چەندە گرنگە کەسانی سربەخۆی تیاوێت لەو لیژانانەیە کاکسیروان بەڕاستی ئەزانی چی ئەبێ ئێمە وەکو هێزە سیاسەکان حساب بۆ هەموو ئایدیاکان بکەین حساب بۆ هەموو هێزەکان بکەین بەڵام گرنگترین شت ئەوەیە کە دەبێت خەڵکی دەستوری ئەوانەی کە شارەزان لە بواری دەستوردا و هاوکات دەبێت ئێمە بەڕاستی خەڵکی شارەزا زۆر ئاسایە لە دەرەوەی وڵات بێنین کە پسوڕاوێژی پێ بکەین و ڕاوێژیان پێ بکەین و شارەزا بن و ئامۆژگاریمان بکەن بۆ بتوان ئەوە ئاساییە بۆ نمونە دەستوری وڵاتێکی فیدرالی یاخود وڵاتێکی دیموکراسی بێنیت بتانی بەپێی ئەو گونجاندنەی کە لە هەرێمی کوردستان یاخود ئەو لایەنە کۆمەڵایەتی و دینداری کە لە هەرێمی کوردستان هەیە بیگونجێنی لەگەڵ کۆمەڵگەکەیە من پێش ئەوە باسیم کە دەبێت ئمە لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە ینی خوێندنەوەیکی کۆمەڵناسیانەمان بۆ کۆمەلگا بێ بزانین تێگەشتنی خەڵک بۆ دەستور چیە تێگەشتنی پیاوانی دینی بۆ دەستور چیە تێگەشتنی ئاکادیمیستەکان و ئەوانی شارەزای بواری دەستورن بۆ دەستور چیە تێگەشتنی هێزە سیاسەکان بۆ دەستور چیە ئەبێ هەموو ئەمانە زۆرترین لایەنە خاڵ ئەرێن و گەشەکانی گەڵاڵە بکرێ ئەو کاتە بیلۆ بکرێتەوە هەنگاوەکانی نووسینەوەی دەستوریان با بڵین گەڵاڵەکردنی دەستورێک بۆی بتوانانی کە لانی کەم تعبیر لە پرینسیبەکانی دیموکراتی تعبیر لە پرینسیبەکانی ئازادی بکات و کە تعبیر لە خواستەکانی خەڵکەوە دەستور ببێتە بەڕاستی ئێمە دەستورێکمان ناوێ بۆ ئەوی دەسەڵاتێکی سخۆسە پێن و دەسەڵاتێکی ستەمکار و دەسەڵاتێکی ئەبێت دەستورێکمان دەوێت کە بەڕاستی تعبیر لە ئیرادی خەڵکەوە و دەستورێکمان بێتە چەتر و بێتە چوارچێوەیەک بۆ پاراستنی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان بەداخەوە لە کوردستاندا ئێمە تا ئێستاش بە هەمان بەو ئەقڵەتەی کە بەرژەوەندی گشتی و چاکەی گشتی دەخوازی ئەقڵەتی سیاسیمان لەو ئاستەدانەیە کە بتوانێت دەستورێکی لانی کەم نیمچە مۆدێرن بنووسێتەوە بۆ باش ئەخر ئەم جۆرە هەنگاوانە کە دەنرێت یانی ئەمەش ئاماژەیەک نییە بۆی کە هەرێمی کوردستان دەوێت پێ بنێتە قۆناغێکی دیکەی دیموکراسی و ئازادیکەی و نووسینەوەی دەستورە و بە سازان و بە تەوافق و بە بەرجەسەکردنی مافی سەرجەم لایەنەکان کاکەوڕ ئەمە هەنگاوێکی زۆر باشە بەڵام گرنگ نابێت ئەم هەنگاوە تەنها لە چوارچێوەی هێزە سیاسەکاندا بخورێتەوە دەبێت بەڕاستی ئەم هەنگاوە و هەموو
کون و کەلەبەرەکان و هەموو چون و توێژەکانی خەڵکی کوردستان بگرێتەوە تەنانەت پرس ینی بەڕای من بە ڕێکخراوی کرێکاران بە ڕێکخراوی جوتیاران بە هەموو خەڵک چووکە ئەم دەستورە پەیوەندی بە بەژیانی خەڵکەوەی دەستور گرێبەستێکە لە نێوان خەڵک و دەسەڵاتە ینی تۆ فۆرمی حکومڕانی دیادێکە ئەنجا دەستور ئەوە بەڕاستی ئێمە دەبێت لە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەبیانەوە دەستورێکی مۆدێرن ئەگەبیانەوە ئێمە بەرەو دەوڵەتداری بڕۆین ئەبێ فەلسفەی سیاسیمان دیاریکراوە بێ ئەبێ ریفۆرمی سیاسیمان کرابێ ئەبێ بە عقڵەتی حکومڕانی دەوڵەتداریەوە مامەڵە بکەین نابێ بە عقڵەتی ناوچەی سەوز و ناوچەی زەرد و ئەم ناوچە بەڕاستی دەبێت یەکەم ئەنگاومان ئەوە بێ دەبێت ئەو فۆرمایانی با بڵێن ئەو پاش ئاسەوارە خراپی کە لە کوردستانی تا ئەم لەحزەیە کوردستانی دابەشکرێ بەسەر دوو ناوچەدا دەبێت پێش وەخت دەبێت ئەوە نێڵن پێش وەخت دەبێت ڕزی نیشتیمانی بەرقەرارکەن پێش وەختە دەبێت خەڵک ئاشکەنەوە وەکو باسم کە دەبێت ینی بەڕاستی ئەمانە بە ئەوە دەکە ئێمە توانین خاوەنی دەستورێکی مۆدێرن بین و خاوەنی دەستورێکی باش بین کە تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکات. دەستخۆش کاگە سیروان بەڵێ کاگە شەمال عەبدوڵانی وەکو کاک سیروان ئاماژەی پێدا ینی کاتێک کە تۆ دەبێت دەستور بنووسیتەوە ڕاستە ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسانە گرنگە بەڵام لەوە گرنگتر ینی دەبێم دەستورە لە چوارچەوەی فۆرمی سیاسی و فۆرمی حیزبی و فۆرمی شخصی دەربهێنرێت چکە تۆ دەستور بۆ گەل دەنووسیتەوە و یەکێک لە هەر قسە گرنگەکانی ئەمڕۆ جێنی بلەسخارد یانی نوێنەری نەتەوە گرتوەکانیش لە عێراق وەرێمی کوردستان ئەوە بوو کە پێویستە ئەو جیاکاری کە لە نێوان نێشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەیە نەمێنێت ینی ئەو دوو زۆنە نەمێنێت دەستور دەبێت ینی ئەم شتانە هەموو یەک بخاتەوە بەڕای جەنابەت ینی ئێمە لە ئێستادا لەم قۆناغا دەتوانین ئەم هەنگاوە گرنگە بنین بە ئاراستەی یەکڕیزی نیشتیمانی و دەستور کە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لەو فۆرمە حیزبیە و شخصانەیە دەربێنین بەداخەوە ئێستا ئەوەی هەتا ئێستا تێبینی دەکەین هەتا ئێستا لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەو هەنگاوانەی ئێستا تەمەشای دەکەین بەڕاستی لە لای خەڵک دڵخۆشکەر نییە و خەڵک لە واقعێکی دڵە ڕاوچێدا دەژی یعنی ڕۆژی وهەیە نزیک دەبێتەوە لەوەی خەڵک هەر بە تەواو ڕەشبین و ناومێت بێ بەرامبەر بە واقعەکان مەترسی شەڕ و شۆڕ ئەوانە بێتە پێشەوە بۆیە ئەم واقعانە تەنانەت سەرنجی وڵاتانی تریشی بۆ ئەو واقع ڕاکێشاوە هەروەکو جەنابیش ئاماژەت پێکرد ئەم بوونی ئەم دوو زۆنە بەو شێوەیە کاڵ نابێتەوە ئەگەر هەردوو لە ئامادەی ئەوەیان تێدا نەبێت کە قوربانی بدەن لە پێناوی بەرژەوەندی باڵای گەلەکەمان کە ئەوە ئەساسی مەسەلەکانە دەبێت ئێمە هەوڵی ئەوە بدەینەک دەسەڵات لە لایەنێک قۆرق بکرێ و لایەنەکەی تر فەرامۆش بکرێ ئەمە ناتوانێت ئەو واقعە بێنێتە کایەوە کە بڵێن ئەم دوو زۆنە کاڵ بکاتەوە دەبێت هەردوو لە بە تەواوی بێنە سەرخەت و هەوڵی ئەوە بدەن کە هەرچی کێشە و ناکۆچی هەیە چارەسەر ببێ و ئەو نیگەرانیانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تەواوی لابدەن نهێڵن چیتر ئەو واقعانەی کە ئێستا هەیە هەبێ ئەو واقعانەکە چارەسەر بوو من بە دڵنیایەوە دەڵێم مەسەلەی دەستوریش دەبێتە شتێکی زۆر زۆر ئاسان بۆ ئەوەی کە دەنجی لەسەر بدرێ چونکە ئەو کێشانەی کە ئێستا لە مەسەلەی دەستوریشدا هەیە خۆکێشەکان هەموو ئەو خاڵانەی دەستور ناگرێتەوە بۆ نمونە ڕەنگە زۆر ماف و ئازادیەکان ڕەنگە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان کێشیان لەسەر کۆمەڵێک لەو ماف و ئازادیانە هەبێ بەڵام دەسەڵاتەکان دەبێ بە شێوەیەک دابەش بکرێ دەسەڵاتەکە لە لای لایەنێک و لە لای دەسەڵاتێکی مەسەلەن جێبەجێکردنەوە کۆنەکرێتەوە دەسەڵاتی مەسەلەن بۆ نمونە ئێستا لە کوردستاندا هەموو خەڵک هەستی پێکردووە کە مەسەلەی دەسەڵاتی تەشریع دەسەڵاتێکی کزە بەرامبەر بەچی بەو دەسەڵاتی جێبەجێکردن لە کاتێکدا پێدوانیەوە هۆکارەکەی نەبوونی دەستورە ئێستا لە کوردستان دەسەڵاتی بڵێن پەرلەمانە بەڕاستی
بەڵام لە حەقیقەتدا ئەگەر تەمەشای بکەین پەرلەمان کەوتۆتە ناو ململانەی هێزە سیاسیەکان و ئەوەش بەچای خۆمان دەبینین کە پەرلەمان لە چه حاڵەتێکدای ئێستا ئەو کێشانەی کە ڕۆژانە ڕوودەدەن لەسەر ململانەی هێزە سیاسیەکانە بۆیە تەمەشا دەکەین تەنانەت ئەو شتانەی کە بۆ خەڵک ئامادەکرا ئەو پرۆژانەی کە هەن پرۆژەی زۆر سادە و ساکار دێخرێتە ناو چوارچێوەی بۆ ئەوەی ئەو پرۆژانە ببێت بە یاسا ناتوانن مەسلەی گرنگ و پڕبایەق بێخنە ناو بەرنامەی کار بەهۆی چی بەهۆی ئەو ململانەیە کە هەیە ئێمە ئەوە چەند لەو ماوە دەبینین ڕۆژانە هەر دانیشتێکی پەرلەمان کە دەکرێت کۆمەڵێک کێشە و گیر و گرفت دێتە پێشەوە کە بەڕاستی دەبێ ئەندامانی پەرلەمانیش بزانن کە ئەم دروستکردنی ئەم هەموو کێشانە لە ناو پەرلەمان بەو مانای ڕاستە دیموکراتی کارێکی باشە بەڵام دەبێ ئەوانیش ڕەچاوی ئەوە بکەن کە ئوسولیاتی جێبەجێکردنی ئەو وەزعانە و دەرکردنی یاساکان بەو شکلە بەو ئوسلوبەی کە ئێستا دەیگرنە بەر و دروستکردنی ئاژاوە بەڕاستی ئەمە کارێکی خراپە دەکرێت ئەمانە ئەو کێشانەی کە هەن بۆ نمونە تەمەشا دەکەی دێن پرۆژە یاسایەک هەیە دەیانەوێت کاری لەسەر بکرێت بە یاسا تەمەشا دەکەی ئەندامێکی پەرلەمان بەبێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکات کە ئەو یاسایی کە ئەوان بۆی هاتوون و ئێستا قسەی لەسەر دەکەن ئەو مەسلەیەکی تر دەوروژێنێ ئەو مزایدەکردن و بەداخەوە ئێستا لە ناو پەرلەمانە بوونی هەیە دەبێت ئەم مزایدانە کۆتایی بێ بۆ ئەوەی پەرلەمان بواری ئەوەی هەبێت بە کارەکانی خۆیدا بگا بتانێ یاسای ڕێک و پێک بۆ پاراستنی بەرژەوەندەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەربکە کە بەداخەوە ئێمە بەتایبەتی لەو خولا هەست پێ دەکەین کە نزمیەکی زۆر واقعەکی زۆر هاتۆتە پێش کە بەهۆی ئەو ناکۆچیانەوە زۆر بەداخەوە ناتواندرێ هیچ یاسایەک تێپەڕێندرێت ئەو واقعانە ئێستاواتە دەبینین و ڕۆژانە هەر دانیشتنێک بە چای خۆمان بینیمانە چۆن بەڵێ سوپاس کاکشەمە کاگە سیرۆنیانی وەکو کاکشەمە ئاماژەی پێدا بۆنمونە دەستور دەبێتە ینی یەکلاکەرە و جیاکەرەوەی دەسەڵاتەکانی ژارێمی کوردستان بۆ نمونە زۆر جارگلەیەکرێ لەوەی کە پەرلەمانی کوردستان بێدەسەڵاتە لە زۆر ڕۆ ئەمەش هۆکارەکەی هەندێک لە شارەزایانی یاسایی بۆ دەژێرنەوە کە هەرێمی کوردستان بێدەستورە ئەگەر وا بواە دەستور هەبواە پەرلەمانی کوردستانی توانی هێز و قۆتی خۆی بەکاربێنێت لە زۆر ڕۆ تا چەندە گرنگە دەستور تایدا جیاکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە ڕووی حکمی دەسەڵاتەکانیانەوە بە دیاریکراوی سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان مەبەسمە ئەمە یەکلا بکاتەوە تایدا ئێمە دەبێت بزانین ئەو پرسیارە بکەین بزانین هەرێمی کوردستان خاوەنی چ جۆرە سیستمێکی حکومڕانیە تا ئێستا هەرێمی کوردستان یەکلانەوە تۆ ئێمە خاوەنی بەناو سیستمێکی پەرلەمانی پیادە دەکەین بەڵام ئەو دەستورێک لای ناکاتەوە کاتە بوورە کاکاوڕێ بەڵام ئێمە هێزێکی سیاسی بەدەستی ئەن قەست کە دەوێت پەرلەمان زەلیل بکە ئەوێ پەرلەمان تۆ ئەگە بتەوێت دەستورێکی باشتە بێ ئەبێ پەرلەمانێکی ئەکتیڤتە بێ ئەبێ حکومڕانێکی ڕەشیدەتە بێ ئێمە لە کوردستاندا ئەوەی کە ڕۆڵینە لەگەڵ ڕێزم بەتایبەتی لەم خولەدا پەرلەمان زۆر بێ ڕۆڵ کراوە زۆر ڕۆڵی ناشرین کراوە یعنی بەڕاستی زۆر پەرابێز کراوە ڕۆڵەکەی ناتوانێت قەرارات لەسەر ئایندەی سیاسی هەرێمی کوردستاندا ناتوانێت بڕیار یەکلاکەرەوە بدا و ئەمەش ئەو هێزە سیاسەیە کە نیەتی هەیە بە حساب داوا دەکات دەستور بۆ هەرێمی کوردستان دەبێت ئەو هێزە سیاسە و جارە پرسیار لە خۆی بکە کە پەرلەمانێکی لاواز و پەرلەمانێکی ئەکتیڤە دەبێت ئەو پرسیارە لە خۆی کە دەبێت پەرلەمان بێزکاتەوە بۆ دەبێت پەرلەمان ئاوازەلیل و داماو بێ بۆ دەبێت مەسەلەن دامەزاوە حکومیەکان دامەزاوەیەکی بێڕۆڵ بوون و شخص ینی شخصی سیاسی حزبی سیاسی سەرۆکی حزبێک پارتێکی سیاسی تحکم بە پەرلەمان و بە حکومەتەوە بکە مانایتیانێت تۆ ئێستا لە کوردستاندا ئێمە باسی ئەو دەکەین دەستورمان هەبێت بۆ زامرکردنی ماف و ئازادیەکانی خەڵک تۆ ڕۆژنامەنووس تۆمەتیان بۆ دووشکێ لەسەر بیر و ڕای ئازاد لەسەر ڕخنەگرتن تۆ زیندانیان بکەیت و ئێستا دەبینین لە بادینان کۆمەڵک ڕۆژنامەنووس لەسەر ئازادی لەسەر خۆپیشاندان لەسەر ڕێی زیندانی کراون تۆمەتیشان بۆ هەڵبەستراوە باشەگە دەستورمان هەبێ ئەمانە ڕوونایەت ینی گرنتی چییە بۆ بەڕاستی ئەو هێزەی کە ئەو بەداخەوە ئەو هێزەی کە
دەیەوێت ینی ئامانجێتی بەنێتێکی زۆر خابێ دەستورەکە دەوێت بۆ فۆرم و بۆ عقلیەت و بۆ ئایدۆلۆژیا و بۆ دیدگایی کە خۆی دەوێت دەستورەکە بنووسێت لایەنەکانی کە چنە ژێر باری ئەوە بەڕاستی آخر دەستوری بۆ پێش 2009 دەستورەکە پەسەندەکە یەک لە خاڵانە ئەو بکە ئەو دەستورەی فۆرمەڵەکرا بوو یان نووسرابەوە زیاتر تعبیری لە سیاست و بەرژەوەندی هێزێکی سیاسی دەکرد لە ناو هێزی سیاسی تعبیری لە بنەماڵەیەکی سیاسی دەکرد دەسەڵاتدار کاتانە ناکۆچەکان لە ترۆ بکبوون بەڵام ئێستاگەر ناکۆچەکان ئاوە بەردەوام بن پێ دوایە ئاخاری هەرێمی کوردستان باشە بێت ئەگەر بەو عقلێتە بێ کە ئێستا ڕۆژنامەنووس زیندانی بکات و لەسەر ئازادیدا ڕادەبڕین و لەسەر ڕخنەگرتن لە ئەم ڕخنەگرتن زیندانی ڕۆژنامەنووس زیندانی بکە دڵنیام ئەو عقلێتێت تەحکومیش بەسەر هێزە سیاسەکانەوە دەکات دەبێت جار ئێمە تۆ دیقەت بێ ئێمە بۆی ئەو کەیسەی ڕۆژنامەنووسانەوە پەیوەندیەکانمان بە چه ئاستێ گەیشت ناڕزایەتەکانی وڵاتانی نێودەوڵەتی و ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا و هەچی دەوڵەتە لەسەرەوە هاتن تا ئەم لەحزەیە ئەو ئامادەنیە زیندانەکان ئازاد بکە کە بە تۆمەت بە ناڕەوا سزنکراون کە بە غەدر سزنکراون کە لەسەر سەرەتاترین ماف سزنکراون ئێوە عقلەتە بێ بۆ بنووسێتەوە دەستور بۆ بنووسێت چۆن دەبێت دڵنیام ئەگەر ئەو عقلێتە بە هەمان ئایدیاوە بە هەمان تێڕوانینەوە بێ دەستور بنووسێتەوە ناڕێت دەستورێکی باش و دەستورێک کە تعبیر لە خواستەکانی خەڵکا بنووسێتەوە بەڵام دوجار ینی خەڵکی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستان و زۆرێکی دیکەی لایەنەکانی سیاسی لە هەرێمی کوردستان ئەخۆ ڕازێ بن بم شێوازەوە بەم دۆخە کە ئاوە بۆ ئاقارە ببرێت ئێمە بێجارە پرسیار بکەین بزانین کەی ئەم دەستورە بۆ کەی ئەنووسێتەوە هەنگاوەکانی کەی گەڵاڵە دەکرێت پێش ئەوە دەبێت بەڕاستی پێش ئەوەی ینی هەنگاو بە هەنگاو خەڵک وشار بێتەوە تا ئێستا لەگەڵ ڕێزم خەڵک وشارێکی گشتینە لەسەر دەستور لەسەر مانای دەستور لەسەر ڕۆڵی دەستور لەسەر ئەرکی دەستور لە گوزن دەبێت ئێمە ئیشی ئەوەی کە هێزە سیاسیەکان ینی حکومەتی هەرێم پەرلەمان دەبێت ئیشی ئەوە بێ بەڕاستی لە هەموو شار و شارۆچکەکان دیبیت کاوە گفتوگۆ بکە و سیمینار کە و خەڵک وشار کاتەوە لە ڕێگای میدیاوە لە ڕێگای کۆڕ و کۆبوونەوە لە ڕێگای ناوەندەکانی خوێندنەوە ئەمانە دەبێت یەکێک لە خاڵە ئەساسیەکان ئەوەیە خەڵک لە مانا و چەمکی دەستور تێبگا ئەو کاتەی خەڵک ینی بۆی بتوانێت خەڵک بە پیرەوە بچێەوە خەڵک دەستور قبول بکات پێدوانی ئەم هەنگاوە سەرەتاکانی دەستی پێ کردووە ئەم هەنگاوە ئەگەر تەنها لە چوارچێوەی هێزە سیاسەکاندا نەبێت هەنگاوێکی زۆر باشە و ئەو هەنگاوەش بۆ دەبێت بەڕاستی وەک باسم کە دەبێت واز لەو کەڵکەڵی خۆسەپێنی و کەڵکەڵی تاگڕەوی و ئەوانە بهێنرێت لە کوردستاندا چی لێرە چ لەوێ ئەین بە تایبەتی بەداخەوە لە ناوچەی هەولێر لە منطقەی هەولێر کە پایتەختی کوردستان و هەموو قوسڵەکان لەوێ نەزعەیەکی خۆسەپێنەیە و منفەسی ئازادیەکان و منفەسی ململانەکان زۆر کەم بۆتەوە ئەخە پێدوانی ئەگەر ئێمە بۆ عقلێتە بیر بکەینەوە دۆستەکانمان و زرێزەکانی دنیا کە پشتیوانی لە دۆزی ڕەوای کوور دەکەن و لەو ئازادی و دیموکراسیەکەن کە لێسادا لەم ناوچەیە بەرجەستەیە یعنی پشتیوانیان بەردەوام بێ یاخود ئەوان فشاریان نییە بۆ سەرمان کە ئێستا ئێمەوە تا دەستمان کردو بەم زمینە سازیە کاکاوڕە ئەگەر ئێمە پێشتر ینی پەیوەندی دەوڵەتەکانمان لەگەڵ پەیوەندەکانی هەرێمی کوردستان بە شێوازێکی خراپ پەیڕۆ نەکرا پیادە نەکرا بۆ لە ئەساسی حیزبی و شخص ئەوانە نەکرایە پەیوەندێکی نیشتیمانی بوونایە ئێمە ئەو کاتێک کە ڕفراندۆم کرا بۆ سەر بەخۆی کوردستان دەمانتوانی لە ڕێگای پەیوەندی نیشتیمانیەکانەوە هەموو دەوڵەتانی بلانی کە بەشێک لە دەوڵەتان ڕازی بکەین بۆی دان دەرەنجامی ڕفراندۆمەکەدانە بەڵام بەداخەوە بینیمان لەبەر ئەوەی پەیوەندیەکانمان پەیوەندی لەسەر ئەساسی حیزبی بوون و پەیوەندیەکانمان نەتوانە کاری ینی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەوروپا داخۆشکەین ئەوە بوو ڕفراندۆم شکستیە ناو هیچ وڵاتێک ئامادە نەبوو ناغ و زەمەنەکان جیاوازە بن کاک سیروان واقعی ئێستای کوردستان بە دڵنیاییەوە لە دوای ڕفراندۆمەوە گۆڕانکاری بەسەرداهاتوە لە دوای شەڕی داعشەوە گۆڕانکاری بەسەرداهاتوە ئێستاش بەڕاستی ئێمە دەبێت ئەگە بمانەوێت دەبێت ئێمە بە پلە یەکەم پەیوەندیەکانی ینی دەسەڵات لەگەڵ خەڵکا پەیوەندیەکی تەندروست بێ و خەڵک ئاشکاتەوە ئەنجا دەوێت پەیوەندە سیاسەکانمان پەیوەندە دیبلۆماسیەکانمان لەگەڵ لانی کەم لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ وڵاتانی خلیج لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ وڵاتانی کە دۆستی ئێمە وەکو وڵاتی فەڕەنسا وەکو ئەڵمانیا وەکو ئەمریکا دۆستی ئێمە بوون دەبێت ئێمە پەیوەندیەکانمان باش بکەین و بکەین لە ئەوش لە ڕێگای پەیوەندی نیشتیمانیەوە لە ڕێگای عیلاقاتی بێزکردنی عیلاقاتەکانمانەوە بۆی بتوان ئەوان لە ئایندەدا کە دەستورمان نووسیەوە پاڵپشتی دەستورەکەمان بن و هاوکاری دەستورەکەمان بن دەست خۆش کاک سیروان کاک شەماڵیانی خاڵێکی گرنگ کە پێویستە ینی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان تەشیری لێکردەوە ڕەچاوی بکەن ئەوەیە کە بۆ نمونە ئێمە ینی کاتێک کە دەستورە نووسینەوە خۆم دەستورە ڕاستە بۆ هەرێمی کوردستانە بەڵام ئێمە بەشێک لە هەرێمی کوردستان ئێستا دابراوە و ناوچەی جێناکۆکە و کێشە لەسەر لەگەڵ بەغدایە
بە دیاریکراوی لە ڕووی دەستوریەوە تا چەند گونجاوە ینی ئێمە مافی ئەو ناوچانەژە ناو دەستوری هەرێمی کوردستانە جێ بکەینەوە بەڵام ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم کاک شەماڵ. دیارە ئەو ناوچانەی ناوچە جێناکۆکەکان کە بە پێی مادەیەکی دەستوری شوێنی بۆ کراوەتەوە کە مادەی ١40 بە دڵنیاییەوە ئێمە وەک چۆن حکوومەتی عێراق تا ئێستا ئەو مافە بەخۆی دەدات کە وەکو بەشێک لە هەموو عێراق تەمەشای بکانێک نەیبەستێتەوە بە هەرێمی کوردستان ئێمەش ئەو مافەمان هەیە ڕەچاوی ئەوە بکەین کە ئەم ناوچانە ئەگەر مادەی ١40 جێبەجێ بکرێ دەکەوێتەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر ڕیفراندۆمێک بکرێ ڕەنگە بەشێکی زۆر لەو ناوچانە بکەوێتەوە سەر هەرێمی کوردستان بۆیە ئێمە دەبێت لەو مەسەلەیە نووسینەوەی دەستور ئەم مەسلەیە ڕەچاو بکرێ شوێنی ئەوانە پێگەی ئەوانە ئەو لایەنانە کەرکووک و هەر هەموو ناوچە ناکۆچی لەسەرەکان کە بە پێی مادەیەکی دەستوری دیاری کراوە کە دەستوری عێراقا مادەی ١40 بۆیە پێم وایە هیچ ڕێگریەک نابێت لەوەی کە تۆ لە ناو دەستوری هەرێمی کوردستانە شوێنی تایبەتی خۆی بگرێ چونکە تۆ وەکو چۆن بڵێن حکوومەتی عێراقیش و لەلایەنی عێراقیش ناتوانن بڵێن ئەمە بەشێک نییە لە هەرێمی کوردستان چونکە تا ئێستا ڕیفراندۆمەکە نەکراوە دەبواە کە لە ساڵی کۆتایی 2007 کۆتایی پێ بهات بە منطقەکە بڵێن ئاسایی بکراباوە تەطبیع بکرابە وایە و ئیتر مەسلەی بڵێن مەسلەی ڕیفراندۆم بکرابە لە ناوچەکە بەداخەوە ئەوەی پێشێلکاری بەرامبەر ئەم مادە دەستوریە کردووە ئەوە حکوومەتی عێراقا بۆیە ئێمە دەبێ ئەوە ڕەچاو بکەین و ئەو حەقە بە خۆمان بدەین کە پێگەی ئەو ناوچانەش لە ناو دەستوری هەرێمی کوردستانە جێگیر بکرێ زۆر باش هەر کاتێک یەکلا بووە دەستخۆش ئەو کاتە بخرێتەوە سەر هەرێمی کوردستان دەستخۆش کاک شەماڵ سوپاس دەکەم کاگە سیروان دووە وتەی بەڕێزیشت لە کەمتر لێ خولەکە سوپاس دەکەم وڵا من یەکشتم هەیە لەسەر ئەوەی کە دەبێت مادەی 140 جارێک پێش ئەوەی هەنگاونێن بۆ دەستور مادەی 140 لا بکرێتەوە خاڵێکی تر ئەوەیە بەداخەوە ئێمە دوو ڕابەری گەورەی کورتمان لەدەستداوە کە ئەویش بەڕێز مام جەلال بوو کە دەتوانی ینی ڕۆڵێکی زۆر ئەکتیو ببینێت لە یەخستنەوەی هەموو هێزە سیاسەکان و دابینکردنی یەک ڕێزی نیشتیمانی کە بۆ ئەم قۆناغا ئێزگا زەرور بوو دووەمیشان کاگنەوشیروان کە ئەمڕۆ ڕۆژی ساڵی ینی ساڵیادی بوو ئەوی دەیتوانی لە نووسینەوەی دەستورەکە ڕۆڵێکی ئێزگار گەورە ببینەوە چۆن ڕۆڵی بینی لە نووسینەوەی دەستوری ناوەند بەڕاستی بەداخەوە کە ئەم دوو کارکتەرە گەورە کاریگەرە لەسەر لە حزوریانە لە کوردستانە کە ئەوە بەڕێی من یەکریزی نیشتیمانی بە مام جەلال دەکرا بەڕێز مام جەلال دەکرا و نووسینەوەی دەستورێکی باشیش بە بەڕێز کاگنەوشیروان دەکرا. دەستخۆش سپاس بۆ کاک سیروان حەمەڕەشید چاودێری سیاسی کە لە سودۆ لەگەڵ مابووی ئەرا سپاس بۆ کاک شەماڵ عەبدوڵڵا ڕاوشکار لە پەرلەمانی کوردستان کە جەنابیان لە شاری هەولێر لە سودۆکانمان لەگەڵ مابوون. وەڵا بینەرانی بەڕێز دەڵقێم شەوی پانۆرامەتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.